دوا بە دوای هاتنی داواکاریەک لە چەند پزیشکی بەڕێزی ڤێتەرنەری بۆ بە هەمیشەکردنیان لە کاری پزیشکیان. ئێمە داوای نزیکەی بە ژمارە 176 پزیشکن داوایان کردووە کە بکرێن بە هەمیشەیی، بەڵام ئێمە هەماهەنگ لەگەڵ ئەو بڕیارێکەوە تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمان کراوە و هەروە ئەنجومەنی وەزیران کراوە، ئێمە داوا دەکەین کە ئەم بڕیارە زیاتر لەو ناوانە سەرجەم ئەو بەڕێزانێکەوە کاتین لە هەرێمی کوردستان بەڕاستی بکرێن بە هەمیشەیی، لەبەرەوەی هەر ئەو بەڕێزانە نەبوون کەوا فیداییان کردووە زەحیەیان داوە. چەندین بەڕێزمان هەیە نەکات بەگرێ بەست بەبێ بە خۆبەخشی کار دەکات، کەواتە ئێمە بەڕاستی داوا دەکەین هەرچی گرێبەستە بکرێت بە فەرمی دوێنێکە 12/11 بە کتابێکمان ئاراسی سەرۆکاتی پەرلەمان کرد بۆی کە داوا لە ئەنجومەنی وەزیران بکە ئەو دکتۆرە بەڕێزانی ڤێتێرنەری بە هەمان شێوە ببن بە شێوەیەکی هەمیشەیی وەکو وەزارەتی پەروەردە. داوا دەکەین کە پەرلەمان هەموو خۆبەخشەکان و هەروەها گرێبەستەکانیش بکرێن بە هەمیشەیی وەکو وەفایەک بۆ ئەو خەڵکی کە بەڕاستی ماندوو بووە ڕەنجی داوە